لا دکتۆر سەردام ئەحمەد کە نوێنەری پزیشکانی گشتی شاری سلێمانیە کە دوێنێ دەستیان بە خۆپشاندان کردبووم بانێ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆر بەخێربێت و بانێت باش. زۆر سپاس. بەخێراتی دکتۆر. بانی باش. بەیانی جەنابیشت باش. زۆر سپاس. بەخێر. سەرەتا بە ناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان، زۆر سپاس بۆ جەنابتان و سڵاو لە بینیارە بە ڕێزەکانیشتان. سەبارەت بەم کێشەی ئێمە پاڵپشت بە یاسای خۆ دەست پێ باش مێژە رووسمانەوە پرسیار و لێکن فەرموو. بۆ گوتمەکو پێشەکی پاڵپشت بە یاسای ژمارە 6 لە یاسای ژمارە 6 ساڵی 2000 ناسراو بە یاسای پلەبەندی پزیشکی هەموو ساڵێک لە دوای تەواوکردنی خوێندن لە کۆلێژی پزیشکی لە قۆناغی لە دوای تەواوکردنی قۆناغی شەشەم بە چەند مانگێک لەلایەن حکوومەتەوە بە شێوازێکی مرکزی بە شێوازێکی ناوەندی پزیشکاندا دەمەزرێنرێن بۆ ئەوی دەست بکەن بە خزمەتەکانیان لە بەشەکانی فریاکەوتن لە نەخۆشخانەکانی کوردستان و لە خزمەت نەخۆشەکان و سەردانکەرانی نەخۆشەکان دابن. بۆ ئەوەی هەم ئەم پزیشکانە دەست بکەن بە دەوامی خوان و ئەم پزیشکانش کە لە کاتی دەوامدان بۆ ئەم پزیشکانەی کە لەو پێشتر لە بەشی فریاکەوتن داوامیان کردووە بەردەوام لە پلەبەندی خۆیان و پلە بە پلە بڕواتە پێش. بەڵام بەداخەوە ئێمە کە دەچووی ساڵی ڕابردووین ساڵی 2024 وا نزیکی 11 مانگ تێپەڕ بوو بەسەر دەرچوونماندا تاوەکو ئێستا دانەمەزراوین. و لەگەڵ دانەمەزراندنیشماندا تاوەکو ئێستا هۆکاری دانەمەزراندنەکەمان بۆ ڕوون نەکراوەتەوە و بەرچاوڕوونیەکیشمان پێ نەدراوە کە ئایا چارەنووسی ئێمە بەچی دەگات و دامەزرانەکەی ئێمە دەگات بەکوێ. و ئەم گرتبوونەوەی کە دوێنێش کردمان چ لە هەولێر و سلێمانی پێکەوە کە طبعاً هەماهەنگیمان پێکەوە پێکەوە بۆ بەستەن هەلا سلێمانی و لە هەولێر بوو بۆ لە دوهۆک کە ئەنجام نەدرایانی خۆپشاندانەکان کاگەر ئێوە هەماهەنگیتانەیە خۆ لە دوهۆکیش خوێندکار دەرچوو و پزیشک هەیە کە دانەمەزراوە. ئێمە کۆلێژی پزیشکیمان هەیە لە شاری دوهۆک و کۆڕەوە کۆلێژی پزیشکیمان هەیە لە شاری زاخۆشە هەردووکیان ئەم ساڵی ڕابردوو 2024 دەرچوویان هەبووە. ئەمە دەکەوێتەوە سەر نوێنەری کۆلێژەکان ئایا تا چەند یارمەتیدەر و هەماهەنگن لەگەڵ خوێندکارەکاندا بۆ ڕێکخستنی خۆپیشاندان و گردبوونەوە ئەگەرنە ئەوانیش حاڵیان حاڵی ئێمەیە و بەڵام خۆپیشاندانیان ڕێک نەخستەوە ئەمان. باشە دکتۆر، یەکێک لە دروشمەکانتان باس لەوە دەکەن کە دوای چەندین ئیمزای ڕاگەیاندن کوای ئیمزای دامەزراندن چەندین کەواتە پێشتر هیچ داوایەکتان بەرز کردوتەوە لەم بارەیە کە داوای دامەزراندن بکەن و سەرجەم داواکارەکانی ترکە هەچانە بەڵام وەڵام نەدراونەتەوە. سەبارەت بە داواکردنی بەرزکردنەوە ڕاستی ئەمە شتێکی حکومیە هەموو ساڵێک ساڵانی پێشتوو وەزارەتی تەندروستی خۆی پێی هەستاوە و ئێمەش ئەوەی لە سەرمان بۆ ساڵانی پێشتر واتە پزیشکەکانی پێش ئێمە ئەوەی لە سەریان بووە ئەنجامیاندا و پڕێکارەکان و وەزارەت خۆی ئەنجامی ڕێکارەکانی ئەنجامداوە نەوەک پێویستکە دەرچۆکان خۆیان نووسرا و بەرز بکەنەوە. بەڵام ئەوەی ئەم ساڵ دەردەکەوێت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەند جارێک نووسرا و کراوە لە نێوان وەزارەتی تەندروستی بۆ ئەنجومەنی وەزیران و یەکەم نووسراویش کە بە شێوەیەکی تایبەت بۆ ئێمە بێت لە 5/12/2024 بە نووسراوی ژمارە 389 لەلایەن بەڕێز جەنابی وەزیری تەندروستیەوە نووسراو کراوە بۆ داواکردنی دامەزراندنی ئێمە و لەگەڵ چەند پێشنیارێکی تر کە ئەویش تایبەتە بە داوامکردنمان زیادکردنی داوامکردمان لە پاڵ نەخۆشخانە حکومیەکان بۆ نەخۆشخانە ئەهلیەکانیش بۆ ئەنجومەنی وەزیران. و نزیکی 6 مانگ تێپەڕ دەبێت بەسەر ئەو نووسراوەدا ئەمڕۆ 56 مانگ و 2 ڕۆژ تێپەڕ دەبێت. چەند نووسراوێک کراوە لە نێوان وەزارەتی تەندروستی ئەنجومەنی وەزیران هەتا ئەنجومەنی وەزیران نووسراوی ناردووە بۆ بەغدا بەڵام نەتیجەیەکی وای ئەنجامێکی دڵخۆشکەری نەبوو بۆ ئێمە. حکومەت لەم بارەیە خەمسارد بووە؟ پێمان وایە حکومەت و وەزارەتی تەندروستیش بەڵێ خەمسارد بوون لەو بارەیە. کەوایە ینی ئێوە دوێنێ دەسان بە خۆپشاندان کردووە ژمارەکەشتان کەم نییە نزیکی 700 و شتێک دکتۆرن کە دانەمەزراون و باس لەوە کرد کە لە مانگی 12/2024ەوە ئەم ئیمزا و ئەم نووسراوە کراوە ئەی بۆ هیچ بە دوواداچوونێکتان نەکردووە یعنی بۆ ناڕۆم بزانن لەکوێ کتابەکە ئیشی پێکراوە ئیشی پێ نەکراوە کە تۆ بێ لەسەر جادە خۆپشاندان بکەی ئەمە واتێ نەگەی وابزانی من دژی ئەوە بم کە خۆپشاندان بکە نە حەقی خۆتانەوە و حەقی ڕەوای خۆتانە بەڵام بۆ بە دوواداچوون ناکەن ینی بۆ کەیسەکە. ئەمە بەردەوام خوێند ئەو لە ڕێگای نوێنەراتیەوە بەردەوام لە دوواداچوون بووین. کتابەکە سە لەکوێکەوەتە کتابەکە چی لێ هات دوای ئەوە بەڕێکرا بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران لە 19 ئەم ساڵ لە 19 2025 لە کۆبوونەوەکەی خۆیدا بڕیاریدا کەوا لە جنێک پێک بێنرێت لە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی ئەنجومەنی ڕاژە بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایانی پەیوەندیدار لە حکوومەتی عێراقی
بۆ تەرخانکردنی پارە و دامەزراندن بۆ دامەزراندنی ئێوە و دوای ئەوەش لە کۆبوونەوەکانی دواتردا ئەنجامی ئەم گفتوگۆیانە ڕوون بکرێتەوە لە ئەنجومەنی وەزیران و بڕیاری پێویستی لێبارەوە بە دووادا چونتان بۆمە کردووە ئێستا ئێمە چاوەڕێین بۆ من ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ ڕۆژی چوارشەمەیە چاوەڕوانین ئەمڕۆ یاخود لە کۆبوونەوەکەی هەفتاکانی داهاتوو ئەنجومەنی وەزیراندا دووبارە نەتیجەی گفتوگۆکانی هەرێم و بەغداد سەبارەت بە ئێمە بخرێتەوە ناو ئەنجومەنی وەزیران و بڕیاری پێویست بدرێت سەبارەت بە دامەزراندن. باشە دکتۆر جا باس لە خەستەخانەی تایبەت و گشتیەکانیش کرد پێتان وانێ ئەو پلانەی کە حکوومەتێتی بۆ تێکەڵکردنی خەستەخانە تایبەتەکان وەروا گشتیەکان دامەزراندنی ئەوەی قورستر کرد بێت بەڵێ وا گومان دەبین ئێمەش وا گومان دەبین چونکە ئێمە خۆمان ئیشمان خزمەتکردنی نەخۆشە ئایا ئەو خزمەتکردن ئەگەر بێت و لە نەخۆشخانەیەکی حکومی بێت یاخود تایبەت ئێمە لاریمان نییە چونکە ئەرکی ئێمە خزمەتی نەخۆش بکەین بەپێ ئەو داوامەی کە لە وەزارەتەوە بۆمان دادنێت بەڵام ئێمە مانگی 6 پار دەرچوین و تەخەڕوجمان کردووە مادەم وەزارەت پلانێکی ئاوای هەیە دەبوو هیچ نەبێت چەند مانگێک پێش تەخەڕوجی ئێمە دەستی کردبا بە ئامادەکاری نەخۆشخانە تایبەتەکانی ئاگدار کردباوە و نازام جەنابتان تا چەند ئاگدارن لە ئێستادا لە پەرلەمانی عراق چەند جاری خوێندنەوە کراوە بۆ هەموارکردنەوە یاسای ژمارە 6 ساڵی 2000 کە تایبەتە بە ئێمە بۆ ئەوەی داوامکردن ڕێک بخرێت لە نێوان نەخۆشخانە حکومی و تایبەتەکاندا بەداخەوە ئێمە وەکو ئاگدارن پەرلەمانی کوردستان 6 مانگ زیاترە 8 مانگە ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەیە یاسای ژمارە 6 کە پێویستە لە پەرلەمانی خۆمانەوە هەموار بکرێتەوە بەڵام تا ئێستا پەرلەمان کۆ نەبووەتەوە و نەخراوەتەی باش دکتۆر باسی لەو یاسایەکە کە لە پەرلەمانی عێراقەوە باسیش لەوەت کرد کە ئەم لیژنەیەک پێکهێنراوە کە لەگەڵ عێراقا قسە بکرێت بۆ دامەزراندنی ئێوە ئێوە خۆتان هیچ هەنگاوێکتان هەڵهێناوە کە ڕاستە خۆتان وەکو ئەم پزیشکە گشتیانە بچنە بەغداد لەوێ خۆ پیشاندان بکەن یا داواکانتان بگەێنن لەوێ خۆ ڕەنگە مەسەلەن ئێستا لە عێراقا پێویستیان بە پزیشک بێت ئێوە هەلی ئەوەتان هەبێت دابمەزرێن بەڵام لە شارێکی تر بن لە ناو عێراق ڕاستە ئێمە پرسیارمان کردووە لە کەسانی پسپۆرت لە کەسانی یاسایی و ئەومان بۆ ڕووکراوەتەوە حکومت مامەڵە لەگەڵ حکومەتدا دەکات حکومەتی عراقی مامەڵە دەکات لەگەڵ حکومەتی هەرێم وەکو حکومەت ئامادە نییە وەکو تاک و شەخص مامەڵە بکات لەگەڵ ئێمە و ئێمە بچین لەسەر میلاکی ئەو دابمەزرین و لە هەمان کاتدا جیاوازی هەیە لە نێوان یاساکانی ئەوەی کەەوە یاسا بەرکارەکانی حکومەتی عراق حکومەتی لای خۆمان 2 ساڵ پزیشک پێویستە پزیشکی نیشتەجێ خولاو بێت لای حکومەتی عراقی 1 ساڵە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەوان دامەزرانیان ساڵێک دوا دەکەوێت واتە دەرچۆکانی ساڵی 2020 باشتری هەرێم باشترایی عێراق باشترە دەتوانین بڵێنەوەی هەرێم ئەگەر وەکو پێشتر بوو بە ئەوەی هەرێم باشتر بوو بەڵام نەما ئێستا ئەوەی عراق باشترێ بە عراق ئێستا ئەوانی من مەبەستەکەی منەوە بوو کە هەمومان نەزانین کە حکومە لەگەڵ حکومەت ئایشەکە بەڵام وەکو فشار وەکو دەرگایەک وەکو چۆنەڵی ڕێگایەکی فشار کە ئێوە بەکاری بێنن لەسەر عێراق بووی حکوومەتی هەرێمیش بڵێ ئەوەتە کاکە من داوای ئەمان ناکەم کە ئەمێ دابمەزرێنەوە ساهاتون لە بەغا خۆ پیشاندانەکەن یانی نامە خۆ پیشاندانەکەمان ڕاستی نەبردووە بۆ بەغا لەبەرەوەی ماندووبوونێکی زۆرە بۆ هاوڕەکانمان و هەروەها بەڵام لە ڕێگای پەرلەمانتارە کوردەکانەوە لە ڕێگای بەرپرسە کوردەکانەوە زۆر هەوڵمانداوە کەوا فشاری خۆمان بکەین لە بەغدا و بیریشمان نەچێت لە دوای ئەوەی لە 5/12 وەزارەتی تەندروستی نووسراوی کردو بۆ ئەنجومەنی وەزیران پاشی دەڕۆژ نووسراوی کردووە بۆ بەڕێز فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد و چەند نووسراوی کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و بەڕێز فارس عیسادا بەڵام ئەویش ئەنجامێکی دڵخۆشکەرینە بۆ بەداخەوە وا دەرناکەوێت حکوومەتی عراقی ئامادە بێت بەتایبەت ئەگەر بیرتان نەچێت حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم لە مانگیەکی ئەم ساڵ ڕێکەوتنێکیان ئیمزا کردووە بۆەوەی لیستی موچەی ئەم ساڵ بە هیچ شێوێک گۆڕانکاری تێدا نەکرێت و حکوومەتی هەرێمیش لە کۆبوونەوەی ئەم ساڵی 5/2/2025 بڕیاری داوە بۆی بە هیچ شێوێک ڕێنمایی دەرکردووە بۆی بە هیچ شێوەیەک لیستی موچە نەگۆڕدرێت دەڵام لە ڕووی یاسایەوە ئەوەندە ئێمە خۆمان پرسیارمان کردووە لە هەڕەمی یاساداناندا دەستور هەیە لە خوار دەستورەوە یاسا هەیە و لە خوار ئەوە ڕێنمایی هەیە ئەوەی ئێمە یاسای ژمارە 6 ئەوەی حکوومەت کە لە 5/2 دەری کردووە ڕاستی ئەمە ڕێنماییە لە ڕووی قانونیەوە قورسایی یاسا زیاترە وەک لە ڕێنمایی باشە دکتۆر پێتان وانە ئەم دانەمەزراندنی ئێوە پزیشکانی خولاوی بێ ئومێت کرد بێ لەوبارەی کە ئێوە دانەمەزرێن ئەواندا مەزرێن یاخودنا خۆ ئێستا پزیشکانی خولاو لە پزیشکی نیشتەجێ خولاو لە بەشی فریاکەوتن لە دەوامدان لە مانگی 11 2023ەوە ئەوان لە دەوامدان
واتە نزیک زیاتر لە ساڵێک و نیو زیاترە دانەمەزراندنی ئێمە بووەتە هۆی وەستانی پلەبەندی پزیشکی چونکە لە پلەبەندی پزیشکیدا پێویستە پزیشکی نیشتەجێ خولیا و 2 ساڵی خۆی تەواو بکات بڕوا بۆ پزیشکی پلەبەند دوای ئەوە ببێت بە پزیشکی پیا بڵند و اینجا بڕواتە ناوەیەک لە پسپۆرەکانەوە دەست بکاتەوە بەدەوام لە نەخۆشخانە وەکو پزیشکی دێرین دوای تەواوکردنی بۆرد و پسپۆڕی دەبێت بە پزیشکی پسپۆڕ وەکو خۆشتان ئاگادارن لە ماوەی ڕابردوودا تەنیا لە سلێمانی نزیکی 60 شتێک پزیشکی بە ئەزمون و پسپۆڕ خانەنشین بوون جگە لە هەولێر و لە دهۆکیش ئەمانە هەمووی بۆشایی دروست دەکات و تاوەکو ئێمە دانەمەزرێنین ئەو پزیشکانشکەوە ئێستا لە پلەبەندیدا ناتوان لە پلەمەندێکی خۆیان بڕۆنە پێشەوە بۆ لە داواکاریەکانتانە دکتۆر ئاماژەتان بۆیەوە کە ئێستا ڕەنگە فەراغێکی زۆر بێ بۆی کە کۆمەڵێک لە پزیشکی پسپۆڕیش خانەنشین بۆ ئاماژە بۆن کە ڕەنگە خەسخانەکان پێویستیان بۆ بێ پێویستیان بە دکتۆری نوێ بێت ئەوانش بتوان خزمەتی خەڵک بکەن بەڵێ ئێمە ئاماژەمان بەوە داوە و لە نووسراوەکانی وەزارەتی تەندروستیش بۆ ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە ئاماژەی پێدراوە چونکە خۆی لە ئێستادا خزمەت گوزاریەکانی ئەوەی وەزارەتی تەندروستی لە نەخۆشخانە حکوومیەکان پێشکەشی دەکات بەداخەوە کەمی هەیە و گرفتی کەمی هەیە و بە نەمانی ئەو پزیشکە پسپۆڕانش ئەگەر بێت و پزیشکی تریش بڕواتە شوێنیان لە شوێنی تردا بۆشایی و دروست دەبێت ئەو بۆشایە دیارە بەچی پڕ دەکرێتەوە بە دامەزراندنی ئێمە کە بتوانین ئەو بۆشانە پڕ بکەینەوە و بڕۆینە شوێنی ئەو پزیشکانی کە دەڕۆنە قۆناغەکانی پێشترەوە ئەگەر جوابتان نەدرێتەوە هەڵوێستتان چیە بێت کە ژمارەتان 1970 کەسین لە تەواوی پارێزگاکانی یارمەتی کوردستان ئەگەر هیچ جوابێکتان دەست نەکرێت کە دڵخۆشکەر بێ ئەم پزیشکانە هەنگاوی ترچیانە هەنگاوی تر دیارە ئێمە ئەکلانگاوەکانمان گردبوو لە گردبوونەوەکانمان بەردەوام دەبین باشە و ئێمە پێشتریش و دواتریش لە دواتریشدا هەر بەردەوام دەبین لە فشارکردن لە ڕێگای دەستگا حکوومیەکانەوە بۆ ئەوی بگەین بە ئەنجام ئەگەرمانش بێ وەڵام و هەڵوێستان چی دەبێت دیارە ئێمە هەرەوەم دەست خۆش دکتۆر بۆ هیواین کە هەموو داواکاریەکانتان جێبەجێ بکرێەوە بتوانن هەموو ئەو پزیشکە ئاسیسانی ئازیزانەی کە دەرچووی کۆلێژی پزیشکین و بە تایبەت پزیشکی گشتین بۆ هیواین کە هەمووتان دابمەزرێن و بتوانن خزمەت بکەن لە کۆمەڵگاکەمانەوە سەردەم ئەحمەد کە نوێنەری پزیشکانی گشتی ناڕازی کە دوێنێ لە شاری سلێمانی و لە هەولێر خۆپشاندانیان کرد بۆ دامەزراندنیان بەڵێ کۆسار دەمەوێت پێش هەموو بابەتێکی تر و پێشەوەی کە بڕۆینە ناوبڕ بەنەوێت ئاماژە بۆ بەم کە ئەم شەو بینەری یاریەکەی ئەم شەو بێت بەڵێ یاریەکی زۆر بوو یاریەکی زۆر بەچێژ بوو بەڕاستی ینی ئەتوانین بڵین ڕێک یاری فێناڵ بوو کە ئەوە یاریێکی بەچێژ و خۆش بوو یاریەکە بەڵێ لەگەڵەوەی کاتەکەی درێژکرایەوە بەڵام یاریێکی خۆش بوو بەچێژ بوو هاندەرانێکی زۆر زۆر بینەری یاریەکە بوون کە ئەو هاوکارانم دەڵێن لە یانگری هیچ کەسێک نەکەیت و هیچ یانەیەک نەکەی بۆی من هیچ قسە و باسێکم نیە لەسەر لە یانگری هیچ یانێک ناکەم بەڵام ڕاستی یاریگە بەڵام پیرۆزە لەوانی کە بردیانەوە کە ئەوانی کە بینەری ئەم یاریە بوو سپاس کە تا ئێستا بینەرمان بوون ئەم ڕۆژ بڕگە و بابەتەکانمان لەگەڵ سانا پێشکەش کردن تا بانێکی تر بمێنن با خێر و خۆشی خواتان لەگەڵ